حياء وإيمان بيكون. الإيمان والحياء قرنا جميعا، فإذا رفع أحدهما رفع الآخر. حياء وإيمان بيكو بسراون. أجر حياء نمينت إيمانش نامينت، أجر إيمان نبو حياء والشرمش نامينه. خۆشەویستان، وازهێنان لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە، فەرامۆشکردنی خێزان و ماڵ و منداڵ، ئەمە گەورەترین بێحەیایی و بێشەرمیە کە خەڵکی واسی لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە هێناوە. ماڵ و منداڵی ئیهمال کردووە. زۆر جارێ ئەمەمان باس کردووە. ئێستا گروپەیە گەنجانی من و تۆ بە فریوەدا، گەنجانی من و تۆ ڕوت و قوتەکاتەوە و ڕەسمی ئەگرێ و ڤیدۆی دەرەکا و دوایی فلیمی خراپی پێ دەرەکا و دوای داوای تۆ بەشی لێ ئەکات. تۆ حکومەتت نییە، حکومەتت ورای خۆت و ئایلێ خۆت بی، ورای ماڵ و منداڵت بی. فەساد شەپۆ لەدا. ئەمڕۆ تەرویت بە فەساد ئەدرێ. تۆی باوکو و دایک ئاگای لە گەنجەکە نەبێ، لە دنیا و لە قیامەتە باجەکەی ئەدەیت. وما علينا إلا البلاغ. زۆر جارتمانە باوکان دایکان ئاگاتان لە کچەکەتان بێ، ئاگاتان لە جلوبەری گشتان بێ، ئاگاتان لە کوڕەکەتان بێ، ئاگادان لەو ئەنتەرنێتە کە شەیطانێکە لە ماڵۆ دامان ناوە هەموو لایەکمان. بەڕاستی ئەمڕۆ گەنجان پیا و ژن و گەورە و بچووک بۆتە عەبدی، کارەساتی لە کۆمەلگا ناوەتەوە. هەموو لایەکمان ئەزانین واقعە، ناتوانین لێی ڕاکەین. بەڵام بێحەیایی و بێشەرمی لەوایە کە وازمان لە نەسیحەت و ئامۆژگاری هێناوە، وازمان لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە هێناوە. ئەمڕۆ نەبوونی حەیا و شەرمە وای کردووە ئەولاد ڕێز لە باوکو و دایک نەگرێ. ئەولاد باوکو و دایکی بخاتە سەر جادە، بخاتە خەڵوەتگای پیران، ڕێزی لێ نەگرێت. هەڵچاقێ بەسەر باوکیا و بەسەر دایکیا، بڵێ ئێوە کەودەنن نەزانن، پیرن پەکەوتن، تووشی فقدان و زاکیرە بوون، نەزانن هیچ نازانن. ئەمڕۆ بێحەیایی و بێشەرمیە وای کردووە ئەولاد بەرامبەر باوکو و دایک. بێحەیایی و بێشەرمیە نەماوە لە کۆمەڵگا. منداڵەکان و گەنجان ڕێز لە خۆیان لە گەورەتر ناگرن، ڕێز لە ئوستاز و مامۆسایان ناگرن، ڕێز لە ڕیشپی و ڕیچەرمەکانیان ناگرن. لەیسە منا من لەم یوەقیر کەبیرەنا. لە ئێمە نییە، پێغەمبەر ئەفەرمێت، لە ئێمە نییە بە هیچ شێوازیە، لە ئومەتی من نییە ئەو گەنجەی ئەو منداڵەی ئەو کەسەی کە ڕێز لە خۆی لە گەورەتر نەگرێت، حورمەت و ڕێزی گەورە نەزانێت. بێشەرمی و بێحەیاییە ئافرەتانمان جلوبەرگی شەرعیان فڕەداوە، جلوبەرگی کوردەواری لەبەر ناکەن. ئەو جلوبەرگەی نەنک و دایکەکانی ئێمە لەبەریانە کرد، پڕ لە حەیا و شەرم و حورمەت بوو. ئەمڕۆ نەماوە. ئەمە گەورەترین بێشەرمی و بێحەیاییە. و هەروەها بێحورمەتی و بێشەرمی و بێحەیاییە دەسڵاتدار بەرامبەر بە ئەم میلەتە زوڵمەکە ستەمەکە نانی ئەبڕێ، قوتی ئەبڕێ، خیانەتی لێکا، بێوەعدە بێوەفایە بەرامبەری. لەوەش گەورەتر بێحەیایی و بێشەرمتر لەم دەسەڵاتە ئەوەیە دیسان بانگەشەی هەڵبژاردنەکە و ئەندامەکانی دائنێ و خۆی هەڵەبژێرە و وعد و عود بە خەڵکە دەن و درۆ ئەکەن. ئەوە گەورەترین بێحەیایی و بێشەرمیە. لەوان بێحەیاتر و بێشەرمتر ئەزان کێ؟ ئەوەیە کە دەنگیان پێدات، ئەوەی کەوا بۆریەکا بۆیان، ئەوەی کەوا پشتیوانیەکا. خۆشەویستان، چونکە 30 ساڵە تۆ زوڵمت لێکرێت، 30 ساڵە تۆ فەسادی عەقیدەی و ئەخلاقی لە وڵاتە بڵاوکرێتەوە، 30 ساڵە بێدینی بڵاوکرێت لە وڵاتی من و تۆ، 30 ساڵە خەڵک نانی ئەبڕێ، ئاوی ئەبڕێ، ئەدنا خزمەتی ناکرێت. ئێستا دەنگی پێ بدەین مانای وایە ئەو کەسەی کە وعد بە تۆ ئەدا، درۆ لەگەڵ تۆ ئاکا، 30 ساڵە بێوەعدە لەگەڵ تۆ و بێحەیا و بێشەرم و ستەمەلیەکە، تۆ دەنگی پێدەی مانایە تۆ لەو بێحەیاتری کە دەنگی پێدەی. لەگەڵ ڕێزما بۆ هەموو لایەک بەڕاستی خۆشەویستان، بێوەفایی و بێوەعدی بێشەرمی ئەوەیە، گەورەترین بێشەرمی ئەوەیە کەوا ئینسان برەو بە بێدینی بدا، بانگەشە و بێدینی بکات، دوور کەوێتەوە لە دین. ئەمڕۆ شیعار و سروتی کۆمەڵگای کوردەواری و عەرەبی و جیهانی ئیسلامی تەرویجدانەوە بێدینی، تەرویجدانەوە بەرنامە بێدینی. ئەمە گەورەترین بێحەیایی و بێشەرمیە لە کۆمەڵگای من و تۆ خۆشەویستان کە ئەمڕۆ ئەکرێت وە خەڵکێکی دوایان نەکەوێت. ئەوە تا هاوڕەگەزبازەکان لە وڵاتی من و تۆ بە ئاشکرا بانگەوازی بۆکەن. ئەگەر دەسەڵاتێک دەسڵات بێت خاوەنی ئەدنا حەیا و حورمەت بێ لەبەر ئەو میلەتە و خەڵکی میلەتەکەیشی بێت، نایانگرێ هەمویان لە قەست و بخاتە خوارەوە.
أو أمر إسلامه أو إن يرباس لقصدك وبيخد غارو شق وباق ببيت أما إسلام فرميت چونك أمانة ما أي فسادا لإسلام أفن فواسقي خمسة كشني واجبة ما ردو بش كمانا والله أمانة لا مار بيسترن ندو بش بيسترن لزردوالا خرابترن چونك أخلاقنا يارن لكم ملقا وجداننا يارن لكم ملقا كتويك لم ولا تقورا بناوي آزادية بناوي هاورقز بازية ترويجي بيدي برنامج سازكي نايجري گەنجی من و تۆ وێرانەکە ئینتیمای دینی و قەومی و نیشتیمانی نەماوە بۆ کارەکەی ئەوەیە کەواتە ئەمە گەورەترین بێحەیاوی بێحورمەتی و بێشەرمیە کە لە وڵات من تواکرێ ئەو هەموو فەسادخانەکە دانراوە ئەو هەموو بار و نادێکە دانراوە ئەو هەموو یانی شەوانەکە دانراوە ئەمە گەورەترین بێحەیاوی و بێشەرمیە لە وڵاتی من و تۆ داکرێ و دەسەڵاتی ئەدنا نەقەی لێوە نایە و بەڵکو و تەرویجیش پێدات کەواتە خۆشەویستان بێحەیایی و بێحورمەتی و بێشەرمی گەورەترین تاوانە بۆیە پێغەمبەر ئەفەرمێت هەر کەس ئیمانی ببێ حیا و شەرمی هەیە هەر کەسێک حیا و شەرمی هەر کەسە ئیمانی نەبێ حیا و شەرمیشی نییە یان حیا و شەرمی نەبوو ئیمانیشی نییە بەڕاستی ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیە بەگشتی نەبوونی حیا و شەرم وای کردووە بەڕاستی مسلمانان لاواز بن زەعیف بن سەرکز بن ژێردەستەی دەستی کوفر بن نەمانێ و حیا و شەرمەیە ناومانە تا نەگەڕێنەوە بەو شیعارە بەرزە تەرویجدان بەو شیعارە بەرزە برەودان بەو شیعارە بەرزە هەر زەلیل ئەبی هەر ڕسوا ئەبی هەر زاڵم زوڵمت لێ ئەکا